كوثري جوهري جان جوهري سنجد عوزي كوثري خوش دل لا آوي زمزم آوات عزاتي داس ناساري خوش دل لا آوي زمزم عزاتي داس ناساري جوهر جوهر بايش وادي تداري جوهر 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 بايش وادي تداري دواي دوما تملكي نسيك بو أبرو باري دواي دوما تملكي نسيك بو أبرو باري جوهري جان جوهري سنجد عوزي كوثري جوهري جان جوهري سنجد عوزي كوثري خوش دل لا آوي زمزم عتاتي داس ناساري خوش دل لا آوي زمزم عتاتي داس ناساري دەست خۆشی لە کاکارەکەین دیارە بە ئیستعدادێکی زۆر باشەوە هاتە سەر مەسرح پێم وایە هەڵەی یەکەم کە لە ڕەتم دەرچ و ویستی تەکنیکێک بکات ئەحساس کردبووی هەوڵیدا سەرکەوتنێ بکە نەبرێ بکە و سەرکێ بەڵام بۆی نەهات لەوە لە خاع دەرچوو ژنە ئەیتوانی بەردەوام بێ هەڵەش بە شێوەیەکی گشتی باش بوو دەنگی خۆشە گەنجێکی بە ئێستادا دەیبینم جلێکی جوانی لەبەر کردەوە هاتەوە بە بەرنامەیەکی وە ئومێد دەکەین سەرکەوتوو بێت دیارە ئەتوانێت لە داهاتوودا خەریکی پرۆڤی باش بێت لە خۆ لە مۆزیکەکان تا بتوانێت دەنگی بە ئێستادا دەربکات و کاری باشی لەسەر بکات ئومێد دەکەم سەرکەوتوو بێت دکتۆر کەرەمکەن ساعتێتە خۆش کاکەکەرین ڕاستی دەنگێکی خورت و خۆش بوو ئەدا باش بوو ئیقاژی نەخراب بوو باش بوو مەقامژی هەروەها لەفز صافی بوو وازەح بوو نسبەت دەنگێکی خورتە یەک عیب هەبوو بڕێیامە ئەوژی کارە چاک بکە نهایەتە بەیتا زوو قوت دکرد تەواو نەدکە تەرای قوساندنە پێویستە نەختێکی بدە تاکو تەمام ببێ شایک ببە و مادەم دەنگێتە خورتە پێویست ناکە هەمی خورتبوونژی بدی یعنی بنەرمایی بسرای وێ هێژی باشتر بە ساعتاتە خۆش باش بوو سپاس سەرەتا پیرۆزبایی لێ دەکەم لە کاکەکار بەڕاستی منیش هەروەکو
کاکەڵکەوت باسی کرد ینی زۆر دڵخۆشم بەوەی گەنجێکی ئەوها مێر منداڵ ئەوە بە جورئەتەوە بێ لێرە ڕاوەستی و گۆرانی بڵێ و زۆر بە بڕوا بەخۆبوونەوە ینی ئەوە خۆی لە خۆیدا دڵخۆشکارە ینی گەنج و لاوی نەتەوەکەمان وردە وردە ئەوە چاوکراوە بن و بێنە ناو تەلەڤیزیۆن و شەرم نەکەن و بڕوایان بەخۆیان بێ ئەوە خۆی لە خۆیدا خاڵێکی زۆر پۆزتیف و باشە وەکو ئەدا و ئەوانە بە هەستەوە گۆرانی دەگۆ بە حەقەت ینی تامەچی تێدا بوو وەکو بەعزە گۆرانی بێشێ سەرەتا کە دێ گۆرانی دەڵێ بەس دەیەوێ وەکو دەڵێن لە کۆڵ خۆی بکاتەوە ینی شتەکەی بەڕێوە بە بەس ئەو فعلەن ینی وەکو بڵێ پێشتر گۆرانی بێژ بووە ینی حەسەت دەکرد تامەچی لە دەنجیدایە بەس بەڕای من خاڵی خراپەکەی ئەوە بوو لە ئەوەلەوە تا ئاخیر بە 1 تۆن گۆرانی دەگۆ ینی گۆرانی بێژ ضروریە بەعز جاران لە بۆی سەرنجی بینەر گوێگر بەرامبەر خۆی ڕاشتی بەعجار بە پیانۆ ینی دەنج خۆن مەیلە و نەرمکە نزمکە جاری وا هەیە شوێنی وا هەیە خۆی دەیەوێ داکەت جێ خەڵکی پێ تێرکەی ئابە فۆرتێ ینی کە بە شدت گۆرانی بڵێ بەس ئی کاک هەکار لە ئەوەلیە تا ئاخیری تۆنەکەی دەدەگۆڕی تۆنەکی بەرز و ئەوە دیار هەیە دەنکی لە ناو گوێتە حەز دەکەی وەکو ڕسمیش لە کۆپلەی یەکەمدا بوو ئەوە شتەی کرد کۆپلەکانی دیکەی بەڕای من باش بوو وەکو تۆن و موزیکیش زۆر باش بوو دەنجیشی شیرینی وەکو باسم کرد تێدا بوو و پی دەربڕین و ئەوانەشی باش بوو بێعیب بوو داوای سەرکەوتنی بۆ دەخوازم